سڵاو، من ناوم ڕۆژانە. من وە کارمەندی کەیسکار بۆ ڕێکخراوێک دەکەم بە ناوی وومەن فێرست. من ناوم ڤیانە. من پەنابەرم و بیستومە کە وومەن فێرست لێرە یارمەتی ژنان و کچان دەدات. بەڵێ، وومەن فێرست ڕێکخراوێکە کە چالاکی و خزمەتگوزاری هەیە. لەوانەش پشتگیری بۆ ژنان و کچان کە تووشی توندوتیژی بوون لەم کۆمەڵگەیەدا بەردەستە. ئێمە فەزای سەلامەتمان هەیە لە چەند شوێنێکی جیاواز کە لەلایەن ژنانەوە بەڕێوە دەبرێن. لە نێویاندا ئەندامانی کۆمەڵگەکەت. ئێمە زۆر ژن و کەس دەبینین کە زانیاریان دەوێت یان لە ژیانیاندا تووشی کێشە دەبن. هەوڵ دەدەین یارمەتی و پشتگیریان بکەین بەپێی ئەوەی ژنان و کچان دەیانەوێت. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ هاتیتە ئێرە و هیوادارم کە بتوانین پێکەوە کار بکەین بۆ ئەوەی یارمەتیت بدەین ئەگەر بڕیار بدەیت کە تۆ دەتەوێت. من لێرم بۆ ئەوەی گوێ لە تۆ و پێداویستیەکانت بگرم. کاری من ئەوەیە کە تێبگەم کە تۆ چی یارمەتێکت دەوێت و لەگەڵتدا گفتوگۆ بکەم کە چۆن ئەو پشتگیریە بەدەست بهێنیت. لەوانەش بۆ سەلامەتی تۆ. ئێمە خۆمان هەموو خزمەتگوزارەکان پێشکەش ناکەین. بۆ نمونە ئێمە لێرە پزیشکمان نییە. بەڵام بەشێک لە کارەکەم ئەوەیە کە یارمەتیت بدەم لە پەیوەندیکردنت بۆ ئەو چاودێری و پشتگیری کە پێویستت پێیەتی و دەتەوێت. پێشەوەی دەست بکەین بە قسەکردن لەسەرەوەی چی ئەمڕۆ تۆی هێنایە ئێرە، چەند شتێک هەیە کە حەز دەکەم بۆ دڕوون بکەمەوە سەبارەت بە چۆنێتی کارکردنمان پێکەوە. من ئەمە لەگەڵ هەر ژنێک یان کچێکدا دەکەم کە دێت قسەم لەگەڵ بکات، چونکە تۆ مافیەوەت هەیە هەموو زانیارەکانت هەبێت لەسەر ئەم پرۆسەیە و بۆ ئەوەی پێش دەست پێکردنمان ڕوون بین. ئێمە پێویست ناکات ئەمڕۆ باسی هەموو شتێک بکەین، بەڵام دەتوانین بەیەکەوە بەپێی ئەولەویاتەکانت چارەسەری نیگەرانی و کێشەکانت بکەین. ئایا هیچ پرسیارەکەت هەیە لەم بارەیەوە؟ پێویستە پێشکەشکارانی خزمەتگوزاری خۆیان بناسێنن و زانیاری ڕوون لەبارەی ئەو خزمەتگوزاریانەی پێشکەش دەکەن هاوبەش بکەن. مافی ئەوەت هەیە پرسیار بکەیت دەربارەی هەر شتێکی کە بۆ دڕوون نەبێت. لە ئێستادا هیچ پرسیارێکم نییە، بەڵام نامەوێت کەس بزانێت کە من لێرەم لەگەڵ تۆ قسە دەکەم. تێدەگەم. دەمەوێت بزانیت ئەوەی پێم دەڵێیت بەنهێنی دەیهێڵمەوە. هەموو زانیارەکانت هی تۆیە و زۆر گرنگە بزانیت کە تۆ کۆنتڕۆڵی دەکەیت. ئەمە شواتە من ئەوەی پێم دەڵێیت بە کەس ناڵێم یان هیچ زانیارێکی تر لەبارەی کێسەکەتەوە بڵاو ناکەمەوە مەگەر تۆ داوام لێ بکەیت یان ئەوە زانیاریەک بێت کە پێویستە بڵاوی بکەمەوە چونکە تۆ لە مەترسی دەیت. هەندێک جار یاسا لە وڵاتە جیازەکاندا هەیە کە ڕەنگە داوا لە پێشکەشکارێکی خزمەتگوزاری وەک من بکات کە راپۆر بدات بە دەسەڵاتداران، وەکو ئەوەی ئەگەر منداڵێک دەستدرێژی بکرێتە سەر یان لە هەندێک حاڵەتدا توندوتیژی سێکسی. بەڵام تەنانەت لەم بارودۆخانەشدا تەنها زانیاری لەگەڵ کەسانی دیاریکراودا هاوبەشی دەکەم. کاتێک زانیت ئەم مەرجانە چین، دەتوانیت بڕیار بدەیت سەبارەت بەوەی کە ڕەنگە بتەوێت زانیارێک لەگەڵمدا بەشی بکەیت یان نا. بەڵام ئەوە کاریگەری لەسەر ئێمە نابێت کە پێکەوە کار بکەین. با لێرەدا زیاترت پێ بڵێم دەربارەی یاساکانی راپۆرتکردنی زۆرم لێ. ڤیان، هیچ پرسیارێکت هەیە دەربارەی هیچ کەم لەمانە؟ زۆر ڕوونە وە تێدەگەم کە پێویست ناکات هەموو زانیاریەکان لەگەڵ ئێوەدا هاوبەش بکەم ئەگەر نەمویزیا هەست بە ئاسوودەیی نەکەم وە تۆش هەر یارمەتیم دەدەیت. زۆر سوپاس. پێشکەشکارانی خزمەتگوزاری پێویستە نەهێنی لە کەسانی دیگە کە لەگەڵیاندا کار دەکەن و کەسانی ناو کۆمەلگا بپارێزن، مەگەر تۆ رازەمەندیت لەسەر هاوبەشکردنی زانیاریەکان بۆ دەستگەیشتنی بە خزمەتگوزاریەکانی تریان مەرجی یاساییت هەبێت بۆ هاوبەشکردنی زانیاریەکان. ڤیان، سوپاس بۆ گفتووەکەمان تا ئێستا. پێشەوەی بچینە پێشەوە، هیچ شتێک هەیە کە بتەوێت لێم بپرسیت؟ ئایا شتێک هەیە کە ڕوون نەبێت دەربارەی ڕۆڵی من یان ئەو خزمەتگوزارانەی لێرەدا هەمانە؟ تێدەگەم کە ڕەنگە ئەمە ئەزموونێکی نوێ بێت بۆ تۆ، وەک چۆن بۆ زۆرێک لە ژنان و کچان هەیە، بۆیە دەتوانێت کات بخارێت تا هەست بە ڕوونێکی تەواو لەسەر هەموو ئەمانە بکەیت. تکایە هەست بە ئاسوودەیی بکە، هەر پرسیارەکەت هەیە لێم بکە. ئەگەر دواتر بیرت لە پرسیارەکان کردەوە، دەتوانیت ئەو کاتە باسی بکەیت. پێم وایە بۆ ئێستا هەموو شتێک ڕوونە، بەڵام ئەگەر بیر لە هەر پرسیارێ بکەمەوە یا شتێک ڕوون نەبێتەوە لەگەڵ بۆ پێشەوە چوونمان بە دڵنیاییەوە دەیپرسم. کەواتە ڤیان، بە پشتبەسم بۆ زانیارانی کە من هاوبەشم کردو گفتوگۆکەمان تا ئێستا، ئایا دەتوانم مۆڵەتی تۆم هەبێت ڕەزامەندی تۆ بۆ بەردەوامبوون لە گفتوگۆکەمان و دەستپێکردنی کارەکانمان پێکەوە؟ بەڵێ، سوپاس. پێشکەشکارانی خزمەتگوزاری پێویستە پێش پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان داوای رازەمەندی ئاگادارانە بکەن. ڕەنگە رازەمەندی بە شێوەی زارەکی یان بە نووسراو کۆ بکرێتەوە. بە واژەکردنی فۆرمی رازەمەندی کە بە سەلامەتی هەڵدەگرێت لەگەڵ هەر زانیاریەکی تر کە ڕەنگە ژنێکی یان کچێکی هاوبەشی بکات.
تۆ کۆنتڕۆلی زانیاریەکان و بڕیار و خزمەتگوزاریەکانت دەکەیت کە بە دوایدا دەگەڕێیت. تۆ مافی ئەوەت هەیە زانیاری تەواوت هەبێت دەربارەی خزمەتگوزاریەکان پێش ئەوەی بڕیار بدەیت کە دەتەوێت چی بکەیت. ئەگەر پرسیارت هەیە مافی ئەوەت هەیە لی بکەیت وە لە بیرت نەچێت توندوتیژی و مامەڵەی خراپ هەرگیز تاوانی تۆیان تیادا نییە.